ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنن. ئەو هەموو چایەمان هەبوو موسایەک نەچوە سەری، ئەو هەموو لافاوە هاتوو نوحێک دەربازی نەکردین، ئەو هەموو شاعیرە و ئاگرێکمان پێ نەدەزرا، سکمان بە پێمان نەچووتا، بە دیار پارچەی شکاوی ئەو پلیکانەیە دانیشتوین کە بڕیار بوو بەرەو فێرمان بدە. چیتر گلەی لە قسەی کۆن نەکەین باشە، تازەگەری لەکوێ بێنین لە ڕۆژگارێک هەموو ڕۆژەکانی دووبارەن. نەغمەی پارانەوە لە دنیاتدا ئەمە مێژووە دەڕوا جەنازە نییە. ئەی ئیمام بەڵنگۆی منارەت بکە دوو کەڵکێش بۆ ئەو ئاگرەی لە هەناوماندایە. ئەم هەسارەیە تا دێ نەک گەرمتر غەمگینتر دادێ، سەد بار تەقای بەستەڵەکەکانی باکوور خەونەکان توانەوە. ئازیزانم، خۆشەویستانم، ئەم کاتتان شاد، زۆر دڵخۆشم، خۆم بە خۆشحاڵ دەزانم جارێش تریش لە بەرنامەی مۆمی بەرهەتاو لەگەڵ ئەم ئازیزانە ئەم ژەنیارە بەتوانایانە بەیەکتر دەگەینەوە. ئەمڕۆ میوانێکی ئازیزمان هەیە، هەم برامە، هەم هاوڕێمە، هەم مەخموریە، هەم هاوشارمە. بە ناوی خۆم، بە ناوی ئێوە بە خێراتنێشی زۆر گەرمی کاکە جوتیار قادر کەریم دەکەم. کاکە بەخێراتی. زۆر سپاس. طبعا بەخێر بی، سپاس بۆ هاتنت. من و تۆ بزەم لە منداڵیەوە لە من گەورەتری زۆر وەنیا زۆر لە من گەورەتری زۆرمان فەرق نییە. تەسەورم وایە من 20 ساڵێک لە تۆ گەورەتر بووم. ئاوایە من تەسەوری 30 ساڵم دەکرد، بەس یعنی خۆم بە منداڵتر بۆ 30 ساڵ بۆ. من بیرمە لە ماڵی بابم جارێکیان من بەڕاستی هەراش بووم، تازە کتێبم دەخوێندەوە ئەوانە. تۆ لەگەڵ خزمێکە هاتیتە ماڵی ئێمە لەوێ شعرت خوێندەوە. ینی من دانیشتون تۆ شعرت خوێندەوە، زۆریشم بەدڵ بوو. بۆم باسکە لە کێوە خەری شعری سیڤێکی خۆتم بدێسنم باش دەناسم، بەس حەزم لێیە هەم بینەران وەک من باش بناسن لە کێوە خەریکی ئەدەبیاتی، خەریکی هونەر بووی، لە تیپی مۆسیقا بووی. سەرەتا خۆم بە خۆشحاڵە زانم، سوپاستان دەکەم بۆ بانکێشکردنم بۆ بەرنامەکەتان. مایە شانازیەکە لەگەڵ جەنابتان و لەگەڵ ئەو برادرانە لێرە کۆبووینەوە بەرنمەیەکی جوان پێشکەش بکەین. هەمووەکو هاوشاریەک وەکو جەنابەت باس کرد
جارێکی تر خۆشحاڵم دیارە هەموو کەسێک باگراوندێکی هەیە هاندەرێک هەیە لە تەمەنی مناڵیەوە یان لە تەمەنی گەنجیە کەوای لێ دەکات بە ڕێزکەیەکدا بڕوە من خۆشببختانە براگەورەکەم هەم لە بواری شعرە شتێکی هەبوو بڵێن شتی دەنووسی لە بواری مۆسیقاشە تەسەورم وایە هەر لە ئویەوە کەوتومەتە سەر ڕێزکەی مۆسیقاژەنین هەرچەندە بەداخوەستا دەمێک وازم هێناوە لە بواری شعرەوە دەگەڕێمەوە بۆ ساڵی هەشتاکان لە هەشتاکانی سەدەی ڕابردووە زۆرم بڵێن ئەو شعرانەی کە نووسین بەداخەوە نەمان بەهۆی ڕاکە و بەهۆی ئاوارە بوون و بە ئیتر کۆمەڵێک بواری سیاسی و ئیترەوانە لێمان سوتا فەوتا ئیتر بە هەرچی شێوەیەک بێ وەکو نووسین دەگەڕێتەوە ساڵی هەشتاکان مامۆستا باسیی ئەدیبیاتی مەخمور بۆ بکە ئەو ناوانەی ئەو کات دایان نووسی و ناوانەی ئەو کات خەریکە ئەدیبیات بوون کە دڵی مەخمور زیاتر حەیران دێتە بەرچاوت زیاتر دەنگ هەڵبڕین دێتە پێ چاوت ینی مەخمور لە بۆی دەنجیان هەڵبڕیەوە کەمتر تۆماریان کردیەوە ئەوانە زیاتر حەیرانیان بووە پێم وایە ئەو ناوانەی ئەو کات خەریک بوون یان هانیان دداییان لە پێشە تۆ بوون ئەمە ئەو سەردەمە مەسەلەن پەشێوی شاعیر کە هەم لەو ناوچەیە مامۆستا بوو لە کەنداڵ دەورێکی کاریگەری هەبوو لە سەرمان بە تایبەتی ئەو شعرانەی کە شەونێ خەونتان پێنەوە نەبینم و شەونامەی شاعرێکی تین و شەونێ خەونتان پێوە نبینم و ڕۆژنی لێتان تووڕە نەبم لەوەیە شەونامەی شاعرێکی تین و مامۆستا هێمن شعرەکانی سالمی ساحب قڕان شعرەکانی حاجی قادری کۆی کە ئەوە دەرەوەی مەخمورە ڕاستی بەڵام ئێمە مەسەلەن من بوو مامۆستا سالار بوو سالار سیامەندی لەگەڵ مامۆستا ئیبراهیم حێدین و قاسمی مەلا قاسم هەم برای مامۆستا بوو دیارەمە ئەو سەردەمە ئەوان لە پێش منەوە بوون زیاتر مامۆستا برایم و مامۆستا عەبدوڕەحمان بێلای فشەرگوێ ئەویش هەر لەو جیلەیە تقریبان لەو سەردەما لە مەخمور بەڵام لە زەمانی پێش ئێمە مخلیسە بوو مەلا خەلیلی مخلیسی شاعیر مەدحەت بێخەو هەبووە لەو سنوورە دیارە ئێمە ساڵی 1970 بە هاوکاری لەگەڵ کاک غەفور مەخموری لێرەوە ڕێز و سوپاسم بۆ یاساوی ماچەکەم دیارە لەگەڵ بەهشتی مامۆستا مەحموود زامدار کۆڕێکی بۆ ڕێخستین لە نەقابەی کرێکارانی هەولێر ئەو سەردەمە ئێمە 4 کەس بووین مامۆستا مەحموود زامدار کۆڕەکەی بۆ بەڕێوە بردین خۆشبەختانە ئەو کۆڕە لە جەریدەی هاوکاریش بڵاو کرایەوە بڵێن وەکو خەبەرێک لە دوا لاپەڕە من تا ئەم ماوانش هەرماومە جەریدەکەی هاوکاری وەکو ئەرشیفێک لە کاتی خۆیان من بەکارم هێناوە بۆ ڕەتدانەوەی هەندێک لە گۆڤارێکە لەسەر ئێمە شتی نووسی بوو نامەوێرە جێگای نییە بازیکەم چکە بەڵام لە مەخمور هەم شانۆ هەبوو هەم تیپی مۆسیقا هەبوو هەمیش کۆڕی شعر و ئەوانە دەک بەدەست دەی مامۆستابات جێمان لە شعر بێت سەرجیبا هاوکاری هاوڕیانم کاگە کاروان کاگەرکان مامۆستا ڕەوەن سەرەتا دەمەوێت شعری مامهەینی بخوێنمەوە مامهەینی دیارە لە سەردەمی ساڵی 1963 بەدەستی عەرەبەکان شەهید کراوە ئەو سەردەمە لە بازاڕگەی مەخمور بەڵام شعرەکە لە مامهەینیەوە دەست پێ دەکە بۆ ئەوەیە کە مەخمور چۆل کرا لە 16 ئۆکتۆبەر و ئیتر مەخمور کەسی تێدا نەما ئەو شەوە من ئەمەم نووسی یادارم بە دڵی ئێوە و بینەرانیش بێ مامهەینی لە بازارگا هاتە خوارێ بڕنەوەکەی بەشانیەوە سەرێ ئەدات لە چاخانەکانی شار و تێ ئەپەڕێ بەبەر مزگەوتی گەورەدا مەلا سەعدی وەکو جاران خەریکی قورئان خوێندنە و مەلا فەتاح خەریکی دەستنوێژگرتنە بازاڕی شار هێشتا جمەی دێ مامەندی خەریکی دابەشکردنی بایعی و مەلا حسێنی سەعاتێکی لەبەردەستە
هێشتا زەڕەبینەکەی لە چاوە. دوکانەکەی مام کەریم هێشتا کراوەیە. دوکانەکەی مام کەریم هێشتا کراوەیە، خەریکی دارتاشینە. ڕەسوول خەیات چقەچقی مەچینەکەی دێت و خەریکی جلدورینە. حەسەن عەریج بە بەزمە خۆشەکانی ناوشاری خرۆشاندووە. مام پیرۆت لەو لاوە هاوار دەکا، ئەوەی کەرە لۆ خۆی کەرە، بەڵام فیتەی حەرامزادەکان هەراسانی دەکەن. دیمەنە دیمەنەکان لە پڕ ئەمان بنەوە بۆشەوە ئاهەنگەکانی پڕ لە شکۆی سەردەمی زوو. حەمەجەزا عەشق و ئازادیە چڕێ و تەحسین تەها من تو ناوێ و سابیر عەبدوڕەحمان کاکی شوفێر و قادر زیرەک لە دوگمەی سینەمان بەگوێدا ئەچرپێنێ. ئەم شەو عەبد زەید هەموو بارقەکان لە ناو شارن، ئەوەی لەوێ نییە ئەم شەو تەنها خەڵکی شارن. شار تاریکە، ڕووناکی تیابەدی ناکرێ، نەخوڕەی ئاوی دەرمان ئاوە ماوە، نە ئاوی بنبەر تەڕایی تیا ماوە. ئەم شەو مەخمور مناڵێکی هەتیوە لە باوەشی حەشدی شەعبی بەجێماوە. مناڵێکی هەتیوە لە باوەشی حەشدی شەعبی بەجێماوە. دەستخۆش هاوڕێن. ئەوانەی خەڵکی مەخمورن زیاترە و کەسایەتیانە دەناسن. بەڵێ بەس خەریکی ئەنسیکلۆپیدیای شاعیران و هنەرمەندانی مەخمور بووی ماوەیەک، وەزەم لە ئایندەدا جێبەجێ دەکەی. ئەم پرۆژە گەیشتە چیە؟ دیارە و بیرۆکەیە بیرم لەوە کردەوە مەخمور وەکو قەزایەک زۆر هونەرمەند و زۆر شاعیر و زۆر نووسەر و ڕۆمان نووس حتا هەمە بڵێن لەو سنوورە هەیە، بەڵام لەوەیە هیچ زۆریان بە ناوی ترەوە ڕۆشتون. ئێمە بیرم لەوە کردەوە لەگەڵ مامۆستا بەرزان کانەبی بەرزان مەخموری کە ئەو ئینسکلۆپیدیایەک جارێ لە سەرەتا لە بۆ ئەوانە دانێن کە بەس شاعیرن و کتێبیان هەیە وەکو شاعیر. ئەنی ئێستا بەردەوامین لە سەرەتای پرۆژەکەین، لە داهاتوودا ئێمە دەمانەوێت فراوانتری کەین. سەرەتا شاعیرەکانی کە کتێبیان بە چاپ گەیاندووە کۆی کەینەوە بیکەین بە ئینسکلۆپیدیایەک. دوای ئەوە شاعیری ترمان هەیە دەوانەیە نەیانتوانیوە کتێبەکان بیکەن بە کتێب و چاپی بکەن، بەڵام شعری باشیان هەیەوە شاعیری باشیشن لەو سنوورانە. ئێمە بەرنامەی ئەوەشمانە، ئێمە مەسەلەن چیرۆک نووسەکان وەکو ڕۆژنامە نووسەکانی ئەو سنوورە ئەگەر تامان باقی بێ پێم وایە پرۆژەکەمان فراوانتر دەکەین و مانەوە خزمەتێکی بچووک بەو شارە بکەین. ئەوستا تەمەند درێژبی خوا لە ئێمە و لە ئازیزانە نستێنێ ئینشاڵە پرۆژەیەکی ئزگار باشە. من ئەو ماوەیە کاکە عەبدوڕەحمان معروف ئەنسیکلۆپیدیای ئەدیبان و شاعیرانی هەولێری چاپ کرد و نەرمەندانی هەولێر بەهرەمەندانی هەولێر وابزانم لە 6 بەرگاو و کارێکی زگار نایابی کردووە. ئێوەش دەستخۆشتانی دەکەم کارش نایاب دەکەن و هیوادارم هەموو شارەکان هەموو دەڤەرەکان گرنگی بە ئەدیبانی خۆیان بە هونەرمەندانی خۆیان. شتێکەیە ئێمە زۆر کەم ئاور لێت دەینەوە، ئەویش ئەوەیە کە بەڕاستی میلەتان شارەکان ئەوەندەی بە هونەرمەندەکان دەمێنن، ئەوەندەی بە شێوەکارەکانیان دەمێنن، ئەوەندەی بە سینەماکار و شانۆکار و نووسەرەکانیان دەمێنن، ئەوەندە بە دار و بەرد و بینایە و مۆڵ و ئەوانە نامێنن. من زۆر زاران نمونەیەکم لە بیرە، یای من ئێستا ئیماراتم دیوە، دوبەیم دیوە، ئەوروپاشم دیوە. مەسەلەن کە دەچیە بەرلین، دووبەی لە بەرلین خۆشترە کاکاروان، وەکو بینا، وەکو ئەندەرپاس، وەکو سیارە، وەکو جادە و بان.
بەڵام دووبەی یان دەوحەی قەتەری 30,000 ساڵ کە وڵات بێ گۆتیەکی لێ پێیان نابێ وەکو بەرلین فاگنەرش لێ پێیان نابێ وەکو بەرلین یعنی ئەوەی دەمێنێتەوە داروبەرد نییە ئەوەی دەمێنێتەوە ئەدیبان و هونەرمەندان و شێوەکاران و شانۆکاریەکانیانە یعنی شانازی ئێمە هەمیشە دەبێ شانازی لە داروبەرد نەبێ ئەوەندەی لە خەڵکە جوانەکانی ئێمە بێ بەداخەوەی لە ئێستادا هونەرمەند ئەدیب نووسەر یعنی لە زەیلی قائیمە یان لە دوایین احتیماماتی ئەم دەسەڵاتەیە بەڵام مانای ئەوە نییە لە هیچ کاتێکە هونەرمەندان ئەدیبان سارد بنەوە مەدانەکە چۆڵکەن ئێمە بیرمانە لە گەرمەی ئەنفال ئەدەب هەبوو لە گەرمەی ئەنفال گۆرانی هەبوو مۆسیقا هەبوو شێوەکاری هەبوو شانۆ هەبوو لە گەرمەی چمیابارانی هەڵەبجە ئێمە هەر خەریکی ئەدەب بووینانی ئەدەب و هونەر سرەڕمی بەرگریکردن بووە لە شوناسمان لە زمانمان لە بۆیە دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم هەموو دەڤەرەکانی ئەم ئیشە بکەن کە بەشێکە لە گرنگجیدان بە ئەدیبان و نووسرانی خۆیان دەمەوێت جارە شعرێکم لە بخوێنیەوە بۆ هەمومان بشێنەک ئەوەی خەڵکی مەخمور بێ و کەسایەتەکان بناسی چاو خۆش بێت مەملەکەت ئەگەر هەموو مەملەکەت پڕبێ لە جوان کەس بە جوانی تۆ ناکا ئەگەر عمومی مەملەکەت خۆی کاندید بکە کەس بە دەنجی تۆ ناگا لای من تەنها تۆ سەردەستەی عمومی لە تۆ زیاتر کەس حکومڕانی مەملەکەتی دڵی من ناکە پردی تەوبەم پچڕا لە بێدەنجید وشەی کاکم خستە دۆزەخی تووڕێی بەسەر هەموو گوناحەکانە هاوارم کرد بە بەرماڵێک زیکرەوە مزگەوتم جێهێشت ئاوڕم لەو بانگەش نەدایەوە کە تۆی لێم حرام کرد دابوونەریتم لە خۆم تۆران گوناحی هەرچی گەڕەک هەیە کردمە کۆڵم قسەی یار و ئەغیارم شکان بۆ گەیشتن بە دیدارت ئەیکوا لەکوێی ئیلاهی من بەسەر پشتی هەموو شاری مێرولەکان بازبازێنم کرد پێم نەنا بە گوناحێکی خۆشەویستیت ئەیکوا لەکوێی گوناحی من کە تۆ نەیەیت بۆراقی قوربانیش ناتوانێ لەسەر پردی خۆشەویستیت بمباتە بەهەشتی ئەبەدیت گەر تۆ نەیەیت پەڕینەوەم لە پردی گوناحە ئەستەمە پەڕینەوەم لە پردی گوناحە ئەستەمە دەست خۆش مامۆستا دەستا خۆش بی دەست خۆش کاگوشتار دەستا خۆش بێ هەواڵان ئازیزانم لە دیمەن تیڤەوە لە بەرنامەی مۆمی بەرهەتاو لەگەڵتانە بەردەوامین بە میوانداری ئازیز و برا و هاوڕێم کاکە جوتیار جوتیارجانە ئێمە ئەدیبان حەسوودی بە مۆسیقەکانەبەی ئێستاەوە مامۆستا ڕەوەن دانیشتیە من هەمیشە حەسوودیم پێ بردووە کە عازبعودا تۆ لە مۆسیقاوە هاتیە ناو ئەدەب خوا سەلامەتکە یعنی کە زوازی لە مۆسیقای نەیە
چۆن بۆ چۆن بوو ینی پێم بڵێ چیرۆکی بەشداری لە مۆسیقایا چۆن بوو ینی لە منداڵیەوە حەزم لە مۆسیقا بۆ سەردەمە بە هینێک چۆن بە قوتووی زەید دروستمانە کرد لەوێوە دەستم پێکرد بە عاسف ساز و ئەوانە دوایی دیاڵە کە چوومە دارمعلمین یان خانەی مامۆستایان ساڵی ه4 لەگەر مامۆستا نەجات عساف و دوایی مامۆستا خەلیل مرادوەندی ئەو سەردەمە تیپی مۆسیقای دارمعلمین هەبوو من و مامۆستا جەمیل سنجاوی بەشدار ڕێزمان هەیە هیوادارم هەر تەندروست باش بێ لە مەخموریش تیپی مۆسیقای قەرەچووقمان دامەزران ساڵی ه7 بە یارمەتی خاڵی خۆش بوو دلزار یاسین دیارە دلزار یاسین لە هەندەران کۆچی دوایی کرد بەداخەوە ئێمە لە مەخمور ئەوانێک لەگەڵ ماملی عەزفەکە لەگەڵ لە ڕۆژهەڵات حتا وەکو مامۆستا عەدنان کەریم یەک لە ئاوازەکانی هی دلزار یاسینە جگە لەو ئێمە هین سەردار مان هەبوو کە وێنە چێژ بوو شێوەکار بوو ئەویش بەداخەوە لە تەمەنێکی زووە ڕۆشت من لە 4 بەرنامەی کۆلکە زێڕینا هەم وەکو گۆرانی بێژ و هەم وەکو عاسف بەشدار بوومە لە تەلەڤیزیۆنی کەرکک دیارە دوای کەمانچە بەڵێ کەمانچە و ساز و بانجۆی ترەوانم عاسف کردو لەو سەردەمە بەڵام سەماعی بێنوەتە دوای ساڵی 91 تر کە مەخمورم جێهێشت و لە هین دوور کەوتمەوە چۆن دەڵێ نەبوونی ئالەتێک بەدەستەوە و گرانی تر کەوتینە تاوەکو جارێشتر هاتین بۆ سلێمانی من ئێستا ئالەتێکی کەمانچەمە تەنا بۆ خۆم عاسفەکەم لە ماڵەوە ئەیدەی باشە وڵی هیوادارم ینی من قەت ئاوات ناخوازم خەڵکی مۆسیقی ببنە نووسەر هەر ئاوات خوازم مۆسیقیەکە نووسەرەکان ببنە مۆسیقی لەبەرەوەی ئێستا من خەونمە مەسەرەوە مامۆستا ڕەوەند دەزانێ خەونمە بە کاکاروانیشم گوتووە کاکە فێرە عودم کەنەوانە واز لە ئەدەبیاتێن بە مامۆستا ڕەوەندم گوتم کاکە هەموو ئەدەبەکەی من بۆ تۆ شارەزای خۆت لە عود بدەون خۆشە عالەمی مۆسیقا خۆشە دەزای مۆسیقاچی خۆشە کاکە زیاتر زمانێکی گشتیە پێویستی بە تەرجەمەنیە یعنی تۆ پارچەیەک مۆسیقا دەویستی ئیتر مهم نییە خەڵکی کوێی شێوەزارێکت هەیە تەمەنت چەندە کولتورت چییە جیاخۆری گۆشتخۆری خەڵکی ئەرزەنتینی فیتەری ئیتریت پێویست بەوە نییە کە تۆ مەسەلەن ئێستاگە ئەرزەنتینێک بیوێ لە من بگا دەبێ ئەرزەنتین ناسێکی زۆر باش ئەم تێکستە تەرجەمە بکە بەو شێوەی کە ئەو دێوێ ئەوجا ئەگەر پێی خۆش بێیاننا مۆسیقا هەموو حازەکان دەبڕێ زمانی مۆسیقا زمانێکە چۆن وەسفیکەم سەیریکە لە کەلیمە دەتبەستێتەوە یعنی کا من دەڵێم بەرد ئەتۆ مەرز نییە پەمۆت بیرکەوێتەوە یا لۆکەت بیرکەوێتەوە قەت مستحیلە کە دەڵێم خاکەناس ئاخەتۆ پەپولت بیر ناکەوێتەوە مستحیلە لە مۆسیقایە لە حاڵەتێکدا هەمان مۆسیقا پەپولت بیرەکەوێتەوە هەمان مۆسیقا خاکەناس بیرەکەوێتەوە یعنی لە لەحزەیەکی ناخۆشدا کاتۆ مەسەرەن ددانت دێشێ هەمان مۆسیقای کە پەپولەی بیرهێنایەوە گوێی لێ بگرە خاکەناسی بیر دەکەوێتەوە کەچی کە ددانیان چاکردی هەمان و خاکەناسی دەبێتەوە پەپولە کەواتە حاڵەتە دەرونیەکە حاڵەتە ڕۆحیەکە حاڵەتە میزاجەکەی ئینسان دەتوانێت مۆسیقا بە کەیف خۆی تەویلکە بەڵام زمان لە بەرەوەی هەردال و مەدلولێکی هەیە و مەدلولێکی جێگیریشی هەیە ناتوانێت دەستکاری ئەو مەدلوانە بکەیت ناتوانانی بەرد بیتە جێی لۆکە و لۆکە بینتە جێی سەلە مەخمور خۆشببختانە تیپی مۆسیقامان هەیە لەوێ ئەو گەنجانەی دوایەمە لەگەڵ مامۆستا جەمیل سنجاوی و کاک یوسف خالید و یوسف مەرزانی یوسف مەرزانی هەم شاعیر و هەم مۆسیقاژەنێکی باشیشە ینی ئەدیبێک و نووسەرێکی باشە ئێستا تیپێکی خنجیلانە و باشە هیوادارم مەگەر فرسەتێک ڕێکەوت لەگەڵ خۆتانە بەشداری پێ بکەن و بتوانن بڵا خۆشحاڵە ئەم بەرنمەیە جێ هەموو بەهرەمەندیەکە ئەم تەلەڤیزیۆنە جێ هەموو بەهرەمەندیەکە ئیتر چێ بەهرەی هەبێ بەڕاستینە گرنگجی بە ئایدۆلۆژیا دەدا مهمنیە چه ئایدۆلۆژیایکی مهمنیە چه ئاینێکی مهمنیە خەڵکی شوێی هوەر و ئەدەبیات دەبێ بچێتە سەروی شارسێتی و سەروی ناوچەگەرێتی و سەروی ئایدۆلۆژیا و سەروی دنیابینی
ئەوەی با بڵێن ئەوەی ئێستاتیکای خۆش دەوێت ئەوەی جوانی خۆش دەوێت ئەوەی لانجیری جوانی و حەقا ئێرە شوێنی خۆیەتی ئێمە بە زۆرتر تێکس بخوێنەوە کەمتر حەز دەکەمەوە تێکستش دڵداریمان بۆ خوێنەوە خۆشتا گەنجی ماڵن نەشێ لێرە دوو تێکستە خوێنمەوە یەکیان کە بۆ خێزانەکەم نووسیوە دیارە لە سەری ساڵ بوو کەم کەسم دیوە شعر بۆ ژنی خۆی بنووسێ ماوەسویتە ها من نووسیمە لەبەرەوەی نانی کەمە وەنیە کەمە بەتوانیا کەمانێکە ئەوانەی گۆرانی بۆ ژنیان گوتووە ئەوانەی وەنیە پۆرتێتی ژنیان کردیا یان شعریان بۆ ژنان نووسە من بە باشە باسیەکەم یانی دەستخۆشی لێ دەکەم کە شتێکی دەگمەنە و کردوتە ینی من لەو شعرە کورتە بەڵام ناوی هەر چوار مناڵەکەمی تێدایە بروسک بێلان باڵا باری تەمەندرێژ بن پیرۆزبایی سەری ساڵە بۆ خێزانم کە نووسیمە هاوسەری ئازیزم بۆ ئەم ساڵا لە جیاتی مۆم ڕۆحم بۆ داگیرسێنم ئەبم بە وردە ئاونگ و لە جێی عەتر بەسەر سیمات ئەی پڕژێنم تۆ هەمیشە بروسکەیت و لە بێلانە بۆم لا نەبوویت تۆ هەمیشە بروسکەیت و لە بێلانە بۆم لا نەبوویت بەبوونی تۆ وەک سنۆبەر باڵا ئەەکەم تۆ بارینی ڕۆحی منیت تا دنیاە شانازی بەبوونت دەکەم ئێوارانێک ئێوارانی پاییزێک لەگەڵ بۆن خۆڵی باران ڕشت و هەناسەیەک هەڵمژە ئێوارانی پاییزێک لەگەڵ بۆن خۆڵی باران ڕشت و هەناسەیەک هەڵمژە لەم وڵاتی خوێن و مەرگە لە باوەشی ماڵ ئاوایی کچە گەڵایەکی شوونە کردو دڵۆ پێفرمێسکی نەهامەتی بڕێژە چەند بیری زەردەپەڕی خۆر ئاوابوونێ کت دەکەم لەو کاتەی ڕەشەبا دەستکەنەی قژی درەخت دەکا بیری دوا گەڵا دەکەم کاتێ بە هەناسەیەکی سارد لەقلقی دارێگە بێتەوە خۆی ئەسپێرێ بە جێژەلووکەی کۆتایی زەمەن کۆچ و پەشیمانی دەست و پەنجەت بە خوێنی دڵ سوور کردووە چاوەکانت مۆرچی تاوانێکی ڕەشیان هەڵگرتووە بۆ بەیانی بەرجی ئاشتی لەبەر دەکەیت بەرەو هەوارێکی کز و ئاسمانێکی بێخۆر دەڕۆیت
لەگەڵ کۆستا دڵێک دەشتێت ئازارێکی زۆر دەچێژێ هەنگاو دەنێی زۆر لەسەر خۆ بەرەو ماشێنی ڕازاوە لەوێشەوە پەنجەکانت دەخەیتە پەنجەی زاواوە لە یاد دەکەی هەواری کۆن جێژوانمان وشەی پەیمان کە داوتە بە منی چەوساوە بۆ بەیانی پەردەی شەرم چاوە بچکۆلەکەت دەگرێ مێژووی ڕابردووی دڵداری وەک کۆترێکی لانە ڕووخاو بەرەو ئاسمان دەڕۆ و دەفڕێ بۆ بەیانی خونچەی گوڵت لە باوەشی ئازارێکدا دەکرێتەوە وردە وردە وشک دەبێ و هەڵدەوەرێ جا ئەو کاتە پەشیمانی دەبێتە دڵۆپە ئەسرین و بەری چاوی تاوان دەگرێ بۆ بەیانی بۆ شارێتتر بارگەت لە کۆڵ دەنێی دەڕۆی منیش لێرە لەم سوچەدا پیرۆزباییت بۆ دەنێرم وشەکانی تۆش هەڵدەگرم جا تۆش بەخوا دەسپێت دەستان خۆش بی دەست خۆش کاکاروان دەست خۆش کاکە ئەم شارەت عکسی شارەکەی پێشووتر بوو ئەمە ساڵی 90 نووسیومە دیارە بۆ کەسێک گەو سەردەما کە لە ژیانما بووە تر ئەو ڕۆژەی کە ڕۆشتووە نەمبینی خۆی وایان بەجی هێشتی ئاخر شارت مەمنونی هینی خۆمان ئافرین ینی ئێستا من تێگەیشتم ئەو شاری بۆ خێزانەکەت نووسە ینی کە کەسێک دۆزیوەتەوە شایستەیە و گرنجیت پێدا و گرنجی پێدی و خۆشەویستیەکەیە ئامە زۆر گرنگە خۆی کەس شوێنی کەس ناگرێتەوە ئەکییت هەریکە و کیمیای خۆی هەیەوە کەسیش ناتوانێت ئەگەر بتەوێت کەسێک لە شوێنی کەسێکی تردانەی تۆ ناتوانانی بەها بدەی بەو کەسەی تر زۆر زاران دەڵێن ژن و مێردایەتی بوو ئەدیب و هونەرمەند و فنان وانە ناشێ مامەسە تۆڵێتی پێم وانە خۆی دەگەڕێتەوە تەفاهم تێگەیشتن مەسەلەن ینی ئەدیبەکان بەگشتی هەمووی ناتەوان بێگومان هەمووینە بەگشتی هونەرمەند ئەدیب زۆر تااقەتی ئیلتیزامی ماڵ و عائیلە و پەتاتە کڕینوانەی نییە نازانم من پێچەوانەی ئەوەم تو حەز لە پەتاتە کڕین بەڵام خۆی سەیریکە با من نمونەیەک بڵێم خۆی ڕاستی من لە هەموو ئەدەبیاتی جیهان هەرچەنە من کەسێکم لەگەڵ عائیلی خۆمە مشکلەم نیە تەوان بەڵام وەکو ئەدەبیات وەکو ڕۆمان وەکو شعر وەکو چیرۆک مەسەلا ئەدەبی باشم نەیتێ لەسەر ژن و مێردایەتی زۆربەی ئەدەبی باش لەسەر ئەو کەسانەیە کە بۆ یەکتر نابن خۆ دەزانی یعنی ئێستا مەسەن هەموو ئەوانەی بوونەتە ئەفسانە بوونەتە چیرۆک ئەو خۆشەویستانە بوونە کە بۆ یەک نەبوونا وەنیە ئەوانەی بوونەتە ژن و مێرد کەمتر ئیشتیاقەیە یان کەمتر هین هەیە ئەوانە جا من دەستخۆشی لێ دەکەم بۆ تێکستا زۆرم پێخۆش بوو پێم خۆشە ئەو پەیوەندیە سۆزداریانە بینم کە ناو خێزانی کوردیا هەیە یعنی ئێمە خێزان کە یەکەم بازنەی بایەغدان و یەکەم بازنەی پەروەردەیە بەڵام لە ئەدەبیاتدا بەڕاستی نەمدیوە خۆی تۆ ئەدیب بە سوودفە زەواج بکە خۆشترە بۆی لەوەی کە مثلەن ئیلهامی شعرەکانی بێ بیکە بە هاوسەری ژیانی لەوانە نییە تاسەر بتوانانی وەفادار بێرامبەر ئەو شانەی کە بۆی وتووە لەبەرەوە لە داهاتوودا ئەو شانە وەفادارتر دەبێت بۆ ئەوەی کە لە ژیانی ئافری ڕاستە یعنی تۆش لەگەڵ ئەوەی کاوانەی عاشقن عادەتەن بۆ یەک نەبن دەبێتە هونەر دێبێتە ئەدەب دەبێتە شعری باش شتی جوان دەبێتە مەرز نییە هەموو کەسێکە شتێک مطلق خۆشەویستێکی هەبوو دەبێت ئیلا پێ بگە خۆی هەموو شتێک ڕێژەیە ینی هەموو شتێک ئەگەر وەستاویش بێ ئەو قسەیش زۆر ڕاستە خۆ سعاتێکی وەستاویش لە ڕۆژێکدا دووجار ڕاستە ینی
ڕاگەاندن تەواو کرد و خەریکی ئەدەبیات بوو ینی ئەو ڕاگەاندنە هەر بڕوانامەکە بوو کارت پێ من نەکرد ساڵی هەشتا کات دبلۆم وەرگرت دوای کە هاتینە سلێمانی ئاواتم ئەوە بوو کە بتوانم لە زانکۆ بخوێنم زۆر کات بیرم لەوە کردەوە بۆ نەچوومە زانکۆ دوای ئەوەی کە فرسەتم بۆ ڕێکەوت لە ڕاگەاندن بەشی تەلەڤیزیۆن باش هەرچەندە توانیمە مەسەلەن هەم لە وتار و هەم لە چاو پێکەوتن و ئەوانە بەڵام وەکو پیشەی ڕۆژنامەنووس بێم لە کەناڵێکە ئیش بکەم نەم کردووە بەڵام توانیمە سوودی لێ ببینم لە هەموو بارەکانە بڵێ باشە ماوەستاجان ئێمە تێکستش تۆ دەخوێنەوە دواتر بە گۆرانێکی ئەم پیاوە جوانەمان کاکە کاروان کە من ئەگەر حەسوودی بە کاکە ڕەوان ببم لە عودەکەی حەسوودی بم بە جلوبەرەکانی وابزانام 50 قاتی کوردی هەیە من وحدیشم داوە ڕۆژێک بێم کە تۆرەکەی بشتێنم یانی لە ڕقادەوی بە مەفرەزە بچ ئارێ وەخوا دا دڵیشم دایە خۆشم دەوێ قوربانی ئێمە بە تێکستێک جەنابەت بە گۆرانێکی کاکە کاروان ئەزیزانم خۆشەویستانم لە بینەرانی دیمەن تیڤ بە تێکستێکی کاکە جوتیار بە گۆرانێکی مامۆستا کاروانی نەی لای منەوە دەگەمە کۆتایی بەرنمەکە ڕێز و سلاوی من وەکو تەڵعاتایی ڕێز و سلاوی ئامادەکاری ئەم بەرنمەیە کاک عەبدوغەفار عەبدوڵڵا بفەرمونون لای منەوە تا بەگەیشتنەوەیشی تر بەرنمەیەشتری مۆمی بەرهەتاو هەر شاد و سەرکەوتوو. تۆ دەتەوێ پەپولە بم لەسەر گوڵی ژنە نیشمەوە تۆ دەتەوێ پەپولە بم لەسەر گوڵی ژنە نیشمەوە بولبولیش بم لەسەر چڵێ نەخوێنم و لەسەر لقی دارێ لانە نەکەم شەماڵیش بم بۆنی گوڵێ لەگەڵ خۆمان نەبەمەوە تۆ دەتەوێ خەیان بم شکانی گۆزە باز نەکەم ژەنەڕاڵ بم باسی هەڵوەرینی گەڵا و جوانی پاییزت بۆ نەکەم تۆ دەتەوێ عاشقت بم ماچی کوڵم و لێوت نەکەم ئەدی دەتەوێت چی بم دڵم تكبير جوان جل سبحين برايا أري تكبير جوان جل سبحين برايا مرة فايزة وهوار خانمك من زين بايا مرة فايزة وهوار خانمك من زين بايا عمرك يا بوشاوك تكبير وبوشويدك اگر با خود راضی بین لو بند درس کردک ولا بمدی ما چه گلی در من خوردک
خدايا بردارا جوان غرقم كيلا هرين خدايا بردارا جوان غرقم كيلا والله ميلم بديتي اي حواري ينزور ينكا جنا ميلم بديتي اي حواري ينزور ينكا عمرك موشاوك سقيا بيرو بوشويدك اگر با خود راضی بی لو بلد رز کردک ولا بدی شیف ما شیف و من غفر بندک بەناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنن